بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. خۆشەویستانی زۆر بەڕێز لە کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیل بە دیدارتان شاد بووینەوە. بەویستی خوای پەروەردگار بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی لە تەنگانەدا ناومێد مەبە پێشکەشی جەنابتان دەکەین. خۆشەویستان، ئیسلام، ئاینی ئیسلام وەکو پێمان دەڵێ نوێش بخوێنن، پێمان دەڵێ بە ڕۆژوو بن، ئیسلامە کە پێمان دەڵێ خێر و خێرات بکەن، ئیسلامە کە پێمان دەڵێ حەج و عومرە بکەن. ئیسلام هەر ئەوەندە نییە چەند عیبادەتێکی کەم بێ و لە سنوورێکی دیاریکراودا بێ، لە چەند کاتێکی دیاریکراوی تەمەندا بێ. ئیسلام پێمان دەڵێ تۆ کەسێکی چالاک بە، هەوڵ بدە، بجوڵێ، کار بکە، پارە پەیدا بکە، خۆش بژی، پشوو بدە، پشت بەخوا ببەستە، شوکری خوا بکە، ژیانێکی خۆش و ئارامت دەبێ. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە لە سوورەتی ئەلقەسەس لە ئاەتی 73 دەفەرمێ: ومن رحمته جعل لكم الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. لرحمتي خواي پەروەردگارە بۆ ئێوە، بەشێکە لە ڕەحمەتی خوا، یعنی ئەمەی کە باسی دەکەین ئەمە ڕەحمەتی خوای پەروەردگارە کە بەخشیوێتی بە هەر یەکێک لە ئێمە بە مرۆڤایەتی بەگشتی. ئەویش ئەوەیە جعل لكم الليل والنهار، پێی بەخشیون شەو و ڕۆژ، شەو و ڕۆژی پێبەخشیون، لتسكنوا فيه، بۆ ئەوەی لە شەوە ئارام بگرن و پشوو بدەن، ولتبتغوا من فضله، هەروەها بۆ ئەوەی کەوا لە ڕۆژە بە دوای فەزڵ و بەخشش و بەرەکەتی خوای پەروەردگاردا بگەڕێن لەسەر زەویدا. ولعلكم تشكرون، بۆ ئەوەش شکرانە بژێری خوای پەروەردگار بن. ئەمە ئاەتەکە ماناکەی بوو بە کوردی و بە کورتی، بەڵام بە وردی سەیری ئەم ئاەتە پڕ بەرەکەتیە قورئانیە بکەین و وانەی ژیانی لێوەربگرین. ئەم ئاەتە کلیلێکە، کلیلی بەختەوەری ژیانی مرۆڤە. ئەگەر جێبەجێیەکی خوای گەورە کلیلەکەی داوەتە دەستت، دەفەرمێ خۆم شەو و ڕۆژم دروست کردووە، بوونی ئەم شەو و ڕۆژە بەم شێوازەی ئێستا ئەمە ڕەحمەتی خوایە و دیارە پێشکەش بە ئێمەی کردووە، ئەبێت تۆ خۆت سوودی لێوەرگری. شەو و ڕۆژەکە کلیلێکە، ئەتوانی دەرگای بەختەوەری لەسەر خۆتی بکەیەوە، دەتوانی دەرگای بەختەوەری لەسەر خۆتی پێداخەی. بۆیە دەفەرمێ ئیشی شەو ئەوەیە لتسكنوا فيه، بۆ ئەوەی مرۆڤ ئارام بگرێت تێیدا. ئارام بگرە ئەی مرۆڤ لە شەودا، بەحەسێەوە، پشوو بدە، ئیسراحەت بکە. بە درێژایی مێژوو شەو بۆ ئیسراحەت بووە مەگەر بۆ کەسانێک کە پیشەکەیان وا بخوازێت لە شەودا بە ئاگا بن کە ئەوانە لە چاو زۆرینەی خەڵکەوە بە دڵنیاییەوە زۆر کەمن. ولتبتغوا من فضله، لە ڕۆژە مەخەوە، لە ڕۆژە پشوو مەدە، لە ڕۆژە پاڵ مەدەوە، بەڵکو بەدووی فەزڵ و ڕەحمەتی خوای پەروەردگاردا بگەڕێن. کەواتە کلیلی بەختەوەری ژیان ئەوەیە شەو بۆ پشوودان بەکاربێنی، ڕۆژیش بۆ هەوڵدان و کارکردن و جوڵان و بەدەستێنانی بژێوی حەڵاڵ و خۆشیان بەکاربێنی. خوای گەورە فەرمووی من فەضلی، ئەوە فەزلی خوای پەروەردگارە. جا بۆچی شەوی پێشخست، بۆچی حەوانە و پشوودانی پێشخست بەسەر کارکردنی ڕۆژە؟ یعنی ئەگەر دەتەوێت لە ڕۆژە، قورئان هەمووی ئاماژەیە، هەمووی کلیلە، پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت لە ڕۆژە کارەکانت سەرکەوتوو بن، ئەگەر دەتەوێت لە ڕۆژە بە چالاکیەوە کار بکەی، بە دڵخۆشیەوە کار بکەی، وزەی زۆرت پێبێ و بەکاری بێنی لە کارکردن و جم و جۆڵا، پێویستە لە پێشەوە لە شەوە ئیسراحەتت کرد بێ. هەر کەسێک لە شەوە ئیسراحەتی باشی نەکرد بێ و پشووی تەواوی بەجەستە و مێشکی نەدابێ، خەوی ڕێک و پێک نەبێ، لە ڕۆژە توانای کارکردنی نییە، لە ڕۆژە بێتاقەتە، یان ئەگەر کاریش بکە کارەکە مردار دەکاتەوە. بێتاقەت، وەڕست، تووڕە، پەست لە ژیانی خۆی تووڕەیە، لەو کەسانە تووڕەیە کە لە کاری لەگەڵ دەکەن کە دێنە بەردەمی، وەکو خەڵکی ئەمڕۆ دەبینین، چونکە شەوگارێکی دوور و درێژ هەر بەخەبەرە، خەوێکی زۆر کەم لە ڕۆژیشە یان نیوەڕۆ لە خەو هەڵدەستێ،
یانەگە بەیانیش زوو لەبەر دەوامەکەی لەبەر کارەکەی هەستێ سیدەکەی هەمووی دەم و چاوێکی ناڕەحەتی هەیە تووڕە و پەستە دڵی بە کارەکەی خۆش نییە چێژی لێوەرناگرێ وزەیەکی زۆری پێ نییە خواخوایەتی سعاتەکە زوو بڕوا و بەڕێکا و نەجاتی ببێ ئەوە هەمووی نیشانەی ئەوەیە کە بە قسەی پەروەردگارمان نەکردووە بۆیە ئەگەر دەتەوێت کەسێکی سەرکەوتوبی لە ژیاندا شەوگار ئیسراحەت بکە ڕۆژگار مەخەوە جم و جۆڵ بکە کار بکە دەگەڵی شاشکرانە بژێری خوای پەروەردگار بکە با ئاەتە قورئانیەکە لە بەردامەی کلیلی ئەم جارەدا زیاتر ڕوون بکەینەوە کاتێک قورئان دەفەرمێ لە شەوە لیتەسکون و فیه لە شەوە ئارام بگرە ئەزانی چەند خۆشی ئێوارە کە ڕۆیشتیتەوە ماڵێکە بێ وەکو چۆن باڵندەکان دەگەڕێنەوە بۆ هێلانەکانیان ئاوا دڵت بە ماڵەکەت خۆش بێ هەر وەختێک لە شەوە بۆ پشودان گەڕایتەوە و ئەنوایەکت هەبوو خانوێکی بچکۆلانت هەبوو ماڵ و حاڵێکت هەبوو یەکسەر شکری خوا بکە وەلەعەلەکم تەشکڕون لە کۆتایی ئاەتەکە دەفەرمێ دەرگای مەدخەلی ماڵەکەت ماچکە نوێژی تێدا بکە سوزدەی شکری تێدا بەرە بڵێ یا ڕەبی خوایە سوپاست دەکەم کە شوێنێک هەیە بۆ ئارامگرتن لە شەوە لە شەوانی ساردی زستاندا بۆی دەگەڕێمەوە لێی دەخەوم کاتێک کە خەوتی و زوو خەوت لێکەوت جەستەت بە ئازار نەبوو دڵت خۆش بوو قەلەق و ڕاڕا و خەفەتبار نەبووی ئەوە فەزلی خوای پەروەردگارە شکرانەیەکی زۆر گەورەی خوای گەورە بکە بڵێ یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ کە لە شەوە خەوم لێ دەکەوێت چونکە خەڵکانێک هەیە بە حەبی خەونە بە خەویان لێ ناکەوێت لە ڕۆژە من فەضلی ئەگەر لە بینایەکی بەرزەوە لە شوقەیەکی بەرزەوە سەیری شارێککە سەیری سلێمانی کە سەیری هەولێر کە سەیری هەر شارێکی کوردستان دەکەی کە زۆر قەرەباڵغا بەڕێزان دیقەت بدەن سەرنج بدەن ئەو خەڵکە هەمووی بەدوی فەزلی خوا داوێڵە فەزلی خوایە کەسێکەوە بەرەو کار دەڕوە ئەوە فەزلی خوایە کە من و تۆ بەیانی دێنە دەرەوە کارمان هەیە جا کرێکاری بەنای فەرمانبەری ناو فەرمانگەیەکی شۆفێری تەکسی و پاسێکی ئیتر بەرگدرویەکی ئاسنگەرێکی هەر پیشەیە کە تۆ دەڵێ ئەگەر بەیانی هەستای و زانیت بەرەو شوێنی کارێک دەڕۆی ئەو ڕۆژە بێکار نی و پارەیەکی حەڵاڵ بە پیشەیەکی حەڵاڵ و ڕەوان دەست دەخەی و بۆ خۆت و ماڵ و منداڵت دەهێنیەوە یان گەنجێکی پارەکەیەک پاشەکەوت دەکەیت دڵی خۆت و دایک و باوکتی پێخۆش دەکەی یارمەتی خوشک و براکانتی پێدەدەی ئەو ڕۆژە تۆ لە فەزلی خوای پەروەردگاردای وەلیتەبتەغوا من فەضله ئەو کەسانی بۆ بژێوی ژیان دەڕۆنە سەرکار جا سەیری ئەو خەڵکەکە هەر هەمووی بەرەو بژێوی ژیانی خۆی دەڕوە بۆ چارەسەری نەخۆشی ئەو کەسەی کەوان نەخۆشە ئەڵێ مامۆستاوەڵا من لەو فەزلی خوا بێ بەشم نەخێر ئەلحەمدولله وەکو نەخۆشی سوپاس بۆ خوا نائومێدنی ئەو کەسانی بەڕەو نۆرینگەی پزیشکەکان دەڕۆن ئومێدیان وایە شیفایان هەیە لای خوای پەروەردگار خوا شیفاکەی لە دەرزیەک لە دەرمانێک لە حەپێکا داناوە بەدووی ئەو فەزڵەی خوای پەروەردگارە دەگەڕێن ئەگەر نەخۆشیەکەت نائومێدی نەکردبووی لە شیفا سوپاس بۆ خوای پەروەردگار بەدووی شیفادا وێڵ بووی دەگەڕای ئەو کەڵکانش کە لە عیادەکان و لە نۆرینگەکان دەیان بینی لە ڕۆژە خەریکی عیادە و دکتۆرن بەڕێزان ئەوانش هەمووی بەدووی فەزلی پەروەردگارە دەگەڕێن سوپاس بۆ خوا تۆ نائومێد نی لە چارەسەری نەخۆشیەکەت شکری خوای دەوێ وەلەعەلەکم تەشکڕون ئەی نەخۆش تۆش لەوێ سوزدەیەکی شکر بۆ خوا بەرە بڵێ یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ کە نائومێد نیم و هێشتا ئەم دکتۆر و ئەو دکتۆر و ئەم مختەبەر و ئەو فەحس و ئەو پشکنین و ئەو تیشک و ئەو دەرمانە بەکاردێنم بۆ ئەوەی کەوا خوای گەورە شیفای بەخێرم بۆ بنێرێ کەسانێکەن دەگەڕێن بە دووی دەرماندا بە دووی دەرمانێک چارەسەرێک بۆ بوونی منداڵ ئەو کەسەشکەوە عەوداڵە ڕۆژ دەکاتەوە چاوەڕێیەکەوە لە شوێنێکە لە دکتۆرێکی پسپۆڕی ژنان و منداڵبووندا لە دکتۆرێکی بواری چارەسەرنی نەزۆکیدا منداڵی ببێ ئەوەش فەزلی خوایە ئەلحەمدولله تۆش نائومێد نی تۆش نائومێد مەبە ڕەشبین مەبە شکری خوا بکە هەموو ئەو کەسانی دایانبینین لەم شارە گەورانەدا لە شارۆچکەدا لە گوندە لە بەیانی زوو لە ماڵەکانیان دێنە دەرەوە جاسەی دەکەی هەیە لە بنەڕەتیەوە لە پۆلی یەکەوە دواتر لە ئامادەییەوە دواتر لە پەیمانگاوە دواتر لە زانکۆ لە خوێندنی باڵا ئەو خەڵکانی کە بەدووی عیلما دەڕۆن جا خوێندکارن یاخود مامۆستان فێرخوازن یان فێرکارن بەڕێزان ئەوانەش فەزلی خوای پەروەردگارە بەسەریانەوە بەخوا بەیانی کە بۆ عیلم ڕۆیشتێ دەرەوە ئەو کاتە بزانە کە تۆ لەژێر فەزلی خوای پەروەردگاردای شکری خوا بکە
کە بەرەو ئەم کارە پیرۆزە دەڕۆی بێزار مەبە لە خوێندن. کەسانێکن بە دووی هاوسەرگیریەوەن، ئەو کەسانەی ڕوو لە دادگاکان دەکەن دەچن بۆ عەقدی زەواج و بۆ پشکنینی خوێن بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری، ئەوە فەزلی خوای پەروەردگارە کەوا بەسەر ئەو کەسانەوەیە کە بە حەڵاڵی بە حەیا و حورمەت بەبێ پەردە شکاندنی خەڵک ناموس لە کەدارکردنی خۆی و خەڵکی ئەلحەمدوللا بە شەریعەتی خوای پەروەردگار بەدەست ماچکردن و خوازبێنی ڕەسمی و دابوو نەریکی ئاینی کۆمەڵایەتی کوردەواری دەستی هاوسەر و خێزانت گرتووە و دەیبەی لە دادگادا دەستگیرانت مارە دەکەی، ئەو کاتە ئەوە فەزلی خوای پەروەردگارە بەسەرتەوە، ئەوە شکرانەی خوای دەوێ. کەسێک ڕوو دەکاتە دادگاکان بەشێکی تر لەو خەڵکەی کەوا لە ماڵ دێنە دەرەوە بەرەو دادگاکان دەڕۆن، بەرەو بنکەی پۆلیس دەڕوا، بەرەو دادگەر دادوەر، بەرەو پارێزەرێک کە داکۆکی بکە لە مافەکەی. بەڕێزان ئەمەش فەزلی خوایە. بۆ فەزلی خوایە؟ خۆ تۆ کێشەت هەیە، ئەلحەمدوللا دەستت نەداوەتە یەخەی خەڵک، ئەلحەمدوللا ڕێگەی نایاسایی نەگرتووەتە بەر، بە تۆڵەی عەشایریانە نەچووی لە زیاتی وەرگرتنەوەی مافی خۆت بە حساب تۆڵەخکردنەوە مافەکەشت لە دەست بدەی، ئەوەی کە هەشتە لە ماڵەوە ئەوەشی لەسەردانی، ئەو ماڵوێرانیە. هەر کەسێک کە دەبینی ڕوو لە دادگاکان دەکات بۆ چارەسەری کێشەکەی، ڕوو لە پارێزەرێک دەکات بۆ داواکۆکیکردنی ڕەوای مافەکەی، ئەوەش فەزلی خوایە. بۆیە شەو بەکاربێنە بۆ پشودان، ڕۆژیش بەکاربێنە بۆ گەڕان بە دووی فەزلی خوای پەروەردگاردا، کە گەڕان بە دووی فەزلی خوای گەورەدا هەرەوە نیە بۆ پارە بگەڕێی. هەموو ئەوانەی باسم کرد هەمووی گەڕانە بە دووی فەزلی خوای پەروەردگاردا. کەسێک هەیە دەڵێ وەڵڵاهی مامۆستا ئەوەی کە تۆ دەڵی جێبەجێم کردووە، لە شەوا زوو دەخەوم، بەیانی زوو هەڵدەستم، بێکار نیم بێ ئیش نیم، کەچی دڵم مرتاح نییە. ئەزانی هیچ چییە؟ ئاەتەکەت جێبەجێ نەکرد. وەلەعەلەکم تەشکوڕون، شکرانە بژێری خواد نەکرد. وەڵڵاهی برامە گە بەیانی ڕۆیشتی و کارت هەبوو، ئێوارە گەڕایتەوانە نەتگوت یا ڕەبی خۆیان سوپاس بۆ تۆ، دڵت خۆش نەبوو بە ڕەحمەتی خوا کە ئەو ڕۆژە کەسابەتێکی پێبەخشیوی. ئەگەر چووی بۆ خوێندنگاکە لە بنەڕەتی هەتا زانکۆ شکری خواد نەکرد کە ئەلحەمدوللا تۆ ئەمڕۆ بەدووی عیلم و زانیاریە وێڵ بووی. ئەگە بۆ چارەسەری کێشەکە لە دادگا هاتیەوە شکری خواد نەکرد، خۆیان سوپاس بۆ تۆ کە شەیتان و نەفس و خەڵکی خراپ و خزمی خراپ و هاوڕێی خراپ نەیتوانی بەستە هەم بەرێ و بڕۆم خۆم پەلاماری یەخەی خەڵک دەم لە جیاتی وەرگرتنەوەی مافەکەم، ئەوەی هەشمە لە سەری دانێم، یا ڕەبی سوپاست دەکەم. ئەگەر سوپاسی خوای پەروەردگارمان نەکرد لەعەلەکم تەشکوڕون لە کۆتایی ئاەتەکە نەهاتە جێ، دڵنیا بە هەموو کارەکانیشت ڕێک و پێک بڕوە، هەز بە ئارامی دەرونی ناکەی، هەز بە مرتاحی ناکەی. بۆیە ئیسلام پێمان دەڵێ بجوڵێ کاکە گیان، بجوڵێ کار بکە، با کەسێکی چاو لەدەست نەبی، با کەسێکی مفتەخۆر نەبی، با کەسێکی سوالکەر نەبی و دەستی وەرگرتنن نەبێ، دەستی بەخشندەییتە بێ. کەواتە بجوڵێ. دووەم پشت بەخوا ببەستە، پشت بەخوا ببەستە، دۆش دامەمێنە، عەزمت جەزم کە ئەگەر کارەکەشت هاتە جێ، ئامانجەکەت هاتە جێ، کارەکەت دروست بوو، شیفای نەخۆشیەکەت هات، کێشەکە لە دادگادا حەل بوو، هاوسەرگیریەکەت سەری گرت، خوا منداڵی پێبەخشی، کاری ڕۆژانت سەرکەوتوو بووی ئەلحەمدوللا داهاتێکی وات دەستکەوت لە بژێوی ژیانی ڕۆژانەکەت شتێکیشت لێ زیاد بوو پاشەکەوتێکت کرد، ئەو کاتە شکری خوا بکە. شکری خوا بکە، مەڵێ بەخوا هی ئازایەتی خۆم بوو، کاکە خۆم باشم لێ دەزانی، ئەوە بەخوا چاک عەقڵم پێشکە، ناوەڵڵاهی بڵێ ئەمە هەمووی هی خوای پەروەردگار بوو. ئەگەر ئاوا کارمان کرد وەڵڵاهی هەموو کارەکانمان دەبنە خواپەرستی، دەبنە عیبادەت، وەکو بەردەوام لە ناو مزگەوتا بین، لەسەر بەرماڵی نوێژەکەمان بین، ئاوا خوای گەورە ئەجر و پاداشمان بۆ دەنووسێ. بۆیە کلیلی بەختەوەری ئەم ئیمانەیە. ئەم قورئانی پڕبەرەکەت و بەخشە یەک ئاەتی وەرگرە کلیلەکەت دەداتێ، ئەفەرمێت دەرگای بەختەوەری لەسەر خۆت بکەوە، تەواوی هەوڵی خۆتتدا. ئێمە وتارەکەمان ناونیشانەکەی ئەوە بوو لە کاتی تنگانەدا ناومێد مەبە، بەڵام ئەم پێشەکی کە باسم کرد زۆر زەرورە. تۆ هەموو هەوڵی خۆتتدا، لە شەوا ئیسراحەتی تەواوت کرد، خەوی ڕێک و پێکت هەبوو، ئیسراحەتت کرد و لە ماڵی خۆتا خۆت ئامادە کرد بۆ کاری بەیانی بۆ دووی گەڕان بە فەزلی خوای پەروەردگاردا، بەڵام دوای تەواوی هەوڵی خۆت سوودی نەبوو، نەگەیشتی ئەنجام، بەرهەمت نەبینی، کاکە ڕەشبین مەبە، ڕەشبین مەبە، تۆ بەس هەوڵت لەسەرە نەک ئەنجام، تۆ
تۆ بەس ئەوەیە ڕێگاکە بگریتە بەر بە ڕێگەی ڕاستا بڕۆی ئیتر دەگەیتە ئەو سەریان نا ئەوە ئایدی خوای پەروەردگارە تۆ ئەوەندە لەسەر تۆ بچێنی وەکو جووتیارێک کاتێک کە تۆ تۆوەکە دەچێنی بۆ زەویە ڕقەی دەکەی و جووتیەکەی بەسەرا و دەیخیتە ژێر ئەو ئەرزە تاریکەوە ئەو دەنکە گەنما تۆ بەس ئەوە لەسەرە بارینی بارانی ڕەحمەت لە ئاسمانەوە پاراستنی لە کۆمەڵی حەشەراتی زیانبەخش کە بیخوا کە نێڵێت چەکەرە بکە لە بۆن خنکبوونی لە ژێر زەویەکەدا و لەوەی کەوا بە جوانی بڕێەوە بێتە دەرەوە خوا تیشکی خۆری بۆ بنێرێ پاشان کە پێگەیشت لە بەڵاو لە سووتان و لە ئافەت و لە حەشەراتی بخۆر بیپارێزێ ئەمە ئیشی خوایە کەواتە ئیشەکانی ژیانی دنیاشمان هەر ئەوەندەیە ئەوەی لە توانای تۆدایە کاکی بەڕێزم بیکە پاشان بیسپێرە بە خوای پەروەردگار وەکانە سەعیوکم مەشکوڕە هەوڵەکانی ئێوە خوای گەورە تەقدیری دەکا بەڕێزەوە سەیری دەکا هەوڵەکانتان جێگەی دەستخۆشیە خوا دەستخۆشی لێ دەکا بێکار دامەنیشە بەڵام ئەگەر هەموو هەوڵێکی خۆتتدا لەو سەرەوە بەرهەمێکی باشن نەبوو بە ئاوات نەگەیشتی بە ئومێدەکانی خۆت شاد نەبووی نائومێد مەبە لە کاتی تەنگانەدا نائومێد مەبە چونکە یەسئەلوه من فی السەماوات والئەرض كل يوم هو في شأن لسورة الرحمن آياتي بستوندا پەروەردگار دەفەرمێ ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدایە کاکە تۆژێکێکی لەوانە تۆژێکێکی لەوانی لەم سەر زەویەدا ئەوەی لە ئاسمانەکاندایە ئەو هەموو تریلیۆنەهایە کە هەر خە بەس لەوە زۆر زیاتر کە بەس خوا خۆی دەزانێت چەند فریشتەی هەیە لە ئاسمانەکاندا هەموو ئەو فریشتانەی لە ئاسماندان هەموو دابە و جوڵندەیە کە بە باڵەکانی بە ئاسمانە دەفڕێت لە مێشولەیەکەوە تا باڵندەیەک هەموو ئەوەی لەسەر زەویدا نیشتەجێیە لە ڕووەکەکان لە خشۆکەکان لە مێرووەکان لە باڵندەکان لە مرۆڤەکان لە ئاژەڵەکان هەمووی یەسئەلوه من فی السەماوات والئەرض داوا لە خوا دەکا یەکێ بە زمانی وەکو من و تۆ بە قسە یەکێ بە زمانی حاڵ و مەقاڵ هەمووی دەڵێ یا ئەڵڵا داوا لێ دەکەم بێ بە هاوارمەوە كل يوم هو في شأن لێرەدا یوم بە معنای ڕۆژ نییە بە معنای سات و کاتە هەموو کاتێکیش خوای گەورە لە ئیشکردندایە بۆ بەندەکانی بۆ دروستکراوەکانی یعنی هەمیشە خوای پەروەردگار بارودۆخەکان دەگۆڕێ نەخۆشێک شیفا دەدا غەمبارێک ڕزگار دەکا گرتوویەک لە گرتووخانەدا ئازاد دەکا موشکیلەیەک بۆ کەسێک حەل دەکا دەرگا داخراوێک لەسەر کەسێک دەکاتەوە و دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی پێدەبەخشێ هەژارێک دەوڵەمەند دەکا پێدەسەڵاتێک دەسەڵاتدار دەکا بە پێچەوانەشەوە دەوڵەمەندێک هەژار دەکا ساغێک نەخۆش دەکا سەربەرزێک زەلیل دەکات چونکە لە خۆی بغڕابووە دەوڵەمەندێک هەژار دەکات لە کتوپڕاو هیچی بەدەستەوە نامێنێ پەروەردگار هەموو ساتێک لەم گردوونەدا کاروبارەکانی بەڕێوە دەبا هیچ ساتێک نییە هیچ چرکە و نانوە چرکەیەک نییە پەروەردگار کارێکی تێدا نەکا بۆیە ئەوانەی لە ئاسمانەکان و لە زەویدان هەمووی داوا لە خوای پەروەردگار دەکەن ئەمایەتە پێمان دەڵێ بەردەوام گەشتبین بە بەردەوام چاول لە ڕەحمەتی خوای پەروەردگارتەوە بێ داوای فەزلی خوای پەروەردگار بکە داوای لێ بکە بڵێ یا ئەڵڵا منیش یەکێکم لە دروستکراوەکانت داوات لێ دەکەم خوایە لەو كل يوم هو في شأن بارودۆخی ژیانم باسکەیت باش بکەی یا ڕەبی خوای بێکارم کارێکی شایستە و پڕ حیا و حرمەت و پڕ داهاتم بۆ بنێری یا ئەڵڵا نەخۆشم خوایە شیفام بدەیت یا ئەڵڵا گرفتارم دەرگای ڕەحمەتم لێ بکەیتەوە یا ئەڵڵا دڵتەنگم خوایە دڵی تەنگم خۆشکەی یا ئەڵڵا چاو بە فرمێسم زەردەخەنە بخەیتە سەر لێوەکانم یا ئەڵڵا مشکیلەم هەیە خوایە بە هاوارمەوە بێ و چارەسەری کێشەکەم بۆ بکەیت دڵنیا بە خوای گەورە لە دوای هەوڵ و ماندووبوونی تەواوی خۆت یەقینت هەبێ خوا ناومێدت ناکە هەرگیز لە تنگانەدا ناومێد مەبە هەدیە و دیاری خوا پەیوەست نییە بە پلەبەرزی ئیمانی کەسێکەوە ئەو هەدیەیە خوای گەورە بیەوێ دەیدا بە هەر کەسێک کە خۆی مەبەستێتی یعنی وا مەزانە بڵێ وەڵای من ئەولیا ئوڵڵا نیم یعنی خوای تۆ بڵێ کارێکی وان بۆ بکە کە بەڕاستی جێگەی سەر سوڵمان بێ بەڵێ کاتێکەوە فەزلی خوای پەروەردگارە دیاری خوای گەورەیە بە هەر کەسێک بیەوێ دەیبەخشێ بەو کەسە تایبەتە دوای ناوبڕێکی کورد درێژە بەم بابەتە گرنگە دەدەین و دێینەوە دیدارتان ئینشاء الله تعالى
بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، وتمان دوای ئەوەی هەموو هەوڵ و توانایەکی خۆتت خستە کار، ناومێد مەبە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار هەندێک هەدیە و دیاری تایبەتی خۆی هەیە دەیدا بە هەندێک لە بەندەکانی. جا ئەوە جار هەیە ئەی بەخشێ لە فەزلی خۆی بە کەسانێک کە پلەکەیان بەرزترە، نزمترە لە کەسێک لە چاو ئەوە پلەی ئیمانەکەی بەهێزترە، بەرزترە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلکەهف لە ئاەتی 68 دەفەرمێ کاتێک خوای پەروەردگار هەندێک دیاری تایبەتی دابوو بە خضر بە عەبدە ساڵحەکان نەیدابوو بە موسا کە پێغەمبەر موسا عەلەیهی السەلام لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی پلە و پایە و نزیکی لە خوای پەروەردگارەوە زۆر باڵاترە لە خضر، ئەوەی کە لە کوردەواریە پێڵەن خدری زیندە، چونکە بە پێی بەڵگەی ئاەتی 68 سوورەتی ئەلکەهف دەفەرمێ وكيف تصبر على ما لم تحط به خبرا، چۆن ئارام دەگری لەسەر شتێک کەوا من زانیاریم دەربارەی هەیە بەڵام ئەو زانیاریە تایبەتە ئەی موسا لە لای تۆ نییە. فوجدا عبدا من عبادنا آتيناه رحمة من عندنا وعلمناه من لدنا علما. لسورة الكهف آياتي 65 دەفەرمێ عبدێک لە بەندەکانی ئێمە، بەندەیەک لە بەندەکانی ئێمە کە ئاتەیناه ڕەحمەتە من عندنا، بەشێک لە ڕەحمەتی تایبەتی خۆمان دابوویە، یعنی هەمە هەدیە و دیاری خوایە تایبەت درابوو بە خضر بەو عەبدە ساڵحە. وعلمناه من لدنا، ئەمە بە مەکتەب فێر نەبوو بوو، ئەمە بە قۆناغبەندی فێر نەبوو بوو، ئەمە بە زانست و زانیاری وەرگرتن فێر نەبوو بوو، عیلمێکی تایبەتی پێدەوتێ عیلمی لەدونی دیاری تایبەتی خوای گەورە بوو، هەندێک زانیاری تایبەت درابوو بە خضر کە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەو پلە بەرزی خۆیەوە ئەو زانستەی پێ نەبوو. ئێستا پرسیارێک دەکرێت بۆچی خضر خوای پەروەردگار ئەمەی پێبەخشی؟ ئەی باشە خوای پەروەردگار خۆ حیکایەتمان لە قورئانە بۆ ناگێڕێتەوە، هەموو جار لە وتارەکانی هەینیدا لە وتارەکانی پرۆگرامی کلیل و پێشتریشدا باسی ئەوم بۆ جەنابتان کردووە. کاتێک کە قورئان دەخوێنینەوە چیرۆک و بەسەرهاتێکمان بۆ باز دەکا، خۆشەویستان باسی ئەوەمان بۆ دەکا ئەمە دەرسە بۆ من بۆ تۆ، ئەبێت تۆ لەوێدا پرسیار بکەیت باشە خوایە من باسی خزر و موسا بخوێنمەوە، باشە چی بۆ من تێدایە؟ ئایا دەکرێم منیش وەکو خضر خوا هەندێک دیاری تایبەتیم پێ ببەخشێ؟ بەڵێ دەکرێت. بۆ هەندێک کار هەیە خوای گەورە لە قورئانەکەیدا لە چیرۆکی موسا و خضردا سێشتی بۆ ئێمە باس کردووە، سێ کاری خضری باس کردووە. ئەگەر من و تۆ بتوانین بەو ڕێگایەدا بڕۆین خوای گەورە کلیلەکەی داوەتە دەستمان، کلیلەکەی پێبەخشیوین، دەفەرمێت تۆ بەم کلیلە دەتوانی دەرگای بەختەوەری لە خۆت بکەیتەوە، دەتوانی داوای دیاری تایبەت لە خوا بکەی وەریگری بۆ ڕزقەکەت، ڕزقت سوارە، ڕزقت پێوی وەکو پێویست نییە، دەرگای ڕزقت لەسەر داخراوە، کلیلەکە خوای پەروەردگار دەداتێ و دەرگای تایبەتی ڕزق و ڕۆزی لەسەر دەکاتەوە. بۆ شیفای نەخۆشیەکەت کە دکتۆرەکان دۆش داماون و نازانن چۆن چارەسەرت بکەن، ئەگەر ئەم کارانەیان یەکێکیان بکەی دڵنیا بەخوا دیاری تایبەتت دەداتێ و شیفای نەخۆشیەکەت دەدا. بۆ هاوسەگیریەکەت کە تاخیر بۆ شود بۆ نەکراوەیان هاوسەگیریت بۆ ئەوکو کوڕێک بۆ ئەنجام نەدراوە، بەویستی خوای گەورە لە ڕێگەی ئەم سێشتەوە کە خضر کردوێتی خوش دیارێکی تایبەت دەدا بە تۆ، وەڵی هاوسەگیریەکی پاک و پوخت و ئاسانت بۆ ئەنجام دەدا. منداڵن نییە، مشکیلەت هەیە لە عیلم و زانستا دواکەوتووی ئەم سێکارەی خضر بکە، خوای گەورە دەفەرمێ ئاوا دیاری تایبەتت پێ دەبەخشم. بەڵێ خضر دانەنیشت بوو، داننیش بوو لە گۆشەیەکەوە خەریکی تەزبیحات بێ، خەریکی عیبادەت بێ، خەریکی شەو نوێژ بێ، ڕۆژ هەر بە ڕۆژوو بێ، پەیوەندی بە خەڵکەوە نەبێ، گۆشەگیر بێ. وامەزانە بەڕێزم دیاری تایبەتی خوا بۆ ئەو کەسانەیە کە لە ژیان و ژینگەدا بڕاون، کە مەرحەبایی کەس ناکەن، کە بەس خەریکی عیبادەتن و بەردەوام سەریان لە سوزدەدایە. نا خضر وای نەکرد، بەڵکو لەگەڵ شەو نوێژ و ڕۆژووی سونەت و ذیکر و ئەوراد و تەسبیحاتدا خەڵکی گرفتاری ڕزگار دەکرد، دایمە دەجوڵا، خەضر بەردەوام دەجوڵا، خەمخۆری خەڵکی گرفتار بوو، دەیویست ڕزگاریان بکە. لە سوورەتی ئەلکەهف لە ئاەتی 71 بۆ 77 تا سێشتی نیشانی موسادا و بە ئێمەشی وت خەضری خەمخۆری لێ قەوماوان و
هەژاران و نەداران و گرفتاران سێ کاری کرد لەبەر خاتری خوای پەروەردگار بە فەرمانی خوا. یەکەم خاوەن کەشتیەکی کاسبی لە دەست پاشای ستەمکاری داگیرکار ڕزگار کرد. تۆش کاکە خەڵکی کاسب ڕزگار بکە لە دەستی زاڵم. یعنی خضر هات کەشتەکەی پیاوێک کۆمەڵە ماڵی هەژار حەڵاڵخۆر کاسب بۆ بژێوی ژیانیان ڕوویان لەو دەریایە کردبوو، بەڵام لەبەر دەمیانە پاشایەکی ستەمکاری داگیرکار کە هی خۆی بۆ خۆی هی میلەتیش هەر بۆ خۆی ئەوە دیکتاتۆرە هەر کەشتێکی ساغ و سەلامەتی ببینیا داگیری دەکرد. خەڵەر بە فەرمانی خوای پەروەردگار بەو زانیاری تایبەتی پێبەخشرا بوو ئەمەی دەزانی خاوەن کەشتەکەی ڕزگار کرد بەوەی کە کەشتەکەی کون کرد دوای بە ئاسانی چارەسەر دەکرا. خاوەن کەشتیەکی کاسبی حەڵاڵخۆری هەژاری ڕزگار کرد لە دەستی پاشایەکی زاڵمی بێبەزەیی بێڕەحمی دیکتاتۆر. دووەم، باوکودایکێکی ساڵح و خواناسی لە منداڵی نەکبەت ڕزگار کرد. کەواتە لە خاڵی یەکەمە تۆ دەتوانی وێنەی خضر بۆ ئەوەی کە خوا دیاری تایبەتت بداتێ بە قسەی تۆ، بە تەلەفۆنێکی تۆ، بە ڕێنماییەکی تۆ هەژارێکی کاسب لە دەستی ستەمکارێک ڕزگارکەی. خاڵی دووەم کە منداڵ کە باوکودایکێکی ساڵح و خواناسی لە منداڵێکی نەکبەت ڕزگار کرد، ئەی تۆ ئەمە ئەم عیلمەی خضرت پێ نییە، بەڵام دەتوانی بە پەروەردەی جوانی منداڵی خەڵک باوکودایکی خەڵک ئیسراحەت پێ بدەیت. تۆ زلە لە منداڵەکەت مەدەبی، منداڵەکە مەدە وەکو خضر بیکوژی. خوای پەروەردگار لەم ئاەتی قورئانەوە فێری ئەوەمان دەکا تۆ پەروەردەی جوانی منداڵانی خەڵک بکە. ئەمە موژدەیە بۆ مامۆستایان لەگەڵ ئەوەی زانست فێری منداڵەکانی خەڵک دەکەن، تکاتان لێ دەکەم مامۆستایانی بەڕێز بۆەوەی دیاری تایبەتی خواوەکو خضر وەرگرن، خوا لە هەموو تنگانەیەکی ژیانە بێ بەهانە و هاواریەوەشەوە زۆر گرنگی بە پەروەردەی منداڵەکانمان بدەن. منداڵەکانی ئێمە چەند سەعات لەبەر دەستی ئێوەدان، تکایە خەمخۆری وەکو زانستیانن خەمخۆری پەروەردەشیان بن. ئەگەر ئێوە جوانیان پەروەردەکەن بەویستی خوای گەورە باوک و دایک ساڵحن خواناسن لە خراپەی منداڵەکانیان بە دوور دەبن و منداڵەکانیان ساڵح و خواناس و ڕێکوپێک و خزمەتگوزاریان دەبن. کەواتە دەوری ئەو کەسانەی کەوا پەروەردەی کۆمەڵایەتی خەڵک دەکەن، مامۆستایانی ئاینی، پەروەردەکاران، ئەوانەی بەرنامەی جوانی تەلەڤیزۆنیان هەیە ڕێنمایی خەڵک دەکەن، منداڵەکان گەنجەکان لاوەکان گوێیان لێدەگرن لا ڕێنابن، ئەو کەسانە پاداشتی زۆر گەورەیان لای خوا هەیە. وەڵڵی یەقینتان هەبێ خوا دیاری تایبەتیش دەدا بەیەوە. سێم، دیواری ماڵی منداڵە هەتیوەکانی ڕاست کردەوە بە بەلاش بە خۆبەخشی بۆ ئەوەی سەرۆت و سامانەکان نەفەوتێ. کەواتە تۆ ئەمڕۆ وەرە کەفالەتی منداڵێکی هەتیوی نازداری بێ باوک بکە. کاکە وەرە پارەکان پارەیەکیان هەیە، کۆمەڵە منداڵی بێ باوکن پارەیەکیان هەیە، ئەم پارەیان بۆ بکە بۆ بخەنا و کاسبیەکی حەڵاڵی سەلامەتەوە، هەم حەڵاڵ بێ کەسابەتەکە، هەم داهاتی باش بێ، هەم بەڕواڵەت لە زەرەر و زیان و تیاچوون بە دوور بێ و سەلامەت بێ، با ماڵەکەیان نەفەوتێ، با هەر زەکات نەیخوادانرێ و هەر زەکاتی لێ بدرێ. وەرە وەکو خضر کە دیوارەکەی بە خۆبەخشانە بۆ منداڵەکان چاک کردەوە کە بیاوکیان نەبوو، وەرە کاکە تۆ خانوویان بۆ دروستکە، وەرە خانووە کۆنەکەیان بە هاوکاری چەند کەسێک، بە چەند هاوکاری چەند خێرخوازێک بە تەنیا پێت ناکرێت کۆمەڵە خەڵک ئاگادارکە لە گوندەکەتە، لە خزمەکانی خۆت، لە گەڕەکەکەی خۆتە، لە شار و شارۆچکەکەی خۆتە، بڵێ وەرە با بە هەمومان خانوو بۆ ماڵی منداڵێکی بێباوک دروست بکەین. وەڵڵی خوای گەورە چۆن ئەو دیاریە تایبەتەی خۆی بە خضر بەخشی، ئاوا دیاری تایبەتی بە تۆش دەبەخشێ و لە تنگانەدا دەروی خێرت لێ دەکاتەوە. ئەو کەسانی کە خانوو بۆ بێباوکان دروست دەکەن، وەرە یەکێک لەم سێکارە بکە، خەڵکی ڕزگار کە لە دەستی ستەمکار بە قسەت، بە ئیمزاد، بە زمانت، بە هەڵوێستت، بە پرۆژە و پرۆگرامت، هەروەها پەروەردەی جوانی نەوەکانی خەڵک بکە، منداڵی خەڵک لە کوڕان و لە کچان، لە هەڵدێرەکان، لە هەڵەکان، لە لاڕێبوونەکان بپارێزە، بە پەروەردە جوانەکە بیانکە بە ڕۆشنایی بۆ چاوی دڵی، بۆ دڵ و چاوی دایک و باوکیان، ببنە منداڵی ساڵح و نەبنە نەکبەتی و تێدا چوونی باوک و دایکە ساڵحەکەیان. وەڵی ئەمە ڕێگەی دووەم. ڕێگەی سێیەم خزمەتکردنی منداڵانی بێباوک.
پارەیەکیان هەیە عەرزم کردن بۆیان بخە کار و کەسابەتەوە کەسابەتی با پێوە بکرێ هەروەها خانوویان بۆ بکە کەلوپەلی ماڵیان بۆ دابینکە منداڵەکانیان لە کاتێکا کە مەکتەبیان نییە بیان خەسەر ئیش پارەیان مەدەیەکەوە خراپ ئەخلاقیان خراپ بێ بیدەن بە کۆمەڵک مۆبایلی گران بەهاو ئەوانە ئەو ڕۆژتەی هەشیانە لە دەستیان دەرچێ بێنە کاریان پێ بکە با فێری پیشە و کارێک بن فێری قورئان خوێندنیان کە فێری سونەتی پێغەمبەریان کە صلی الله عليه وسلم کەواتە ڕزگارکردنی خەڵکی لە دەستی زاڵم ئەو کەسانە دەگرێتەوە کە شۆڕژجێڕن نووسەری باشن وتار خوێنی حەقبێژی مینبەری مزگەوتن کەسانی دەستڕۆیشتون ئەگەر بۆ خوا کار بکەن خوا دیاری تایبەتیان دەداتێ ئەوانەی پەروەردەی جوان دەکەن ئەوانەی یارمەتی هەتیوان دەدەن ئەم سێکارە بە یەکەوە بکە یان توانات نەبوو دوانیان بکە یان توانان نەبوو یەکیان لە یەک بواریاندا خزمەت گوزار بە دڵنیا بە ئەگەر بۆ خوا کارت کرد بێ وەکو خضر خوای گەورە دیاری تایبەتت دەداتێ ئای کە دڵخۆشکەرە كل يوم هو في شأن پەروەردگار هەموو سات و کاتێک لە کاروبار بەڕێکردنی ئەم گەردون و ئەم خەڵکەدایە کەواتە دڵت بەم ئاەتە قورئانیە زۆر خۆش بێ ئەگەر شەو خەمت هەبوو چاوەڕێی بەیانێکی پرشنگدار بکە ئەگەر ڕۆژ خەمت هەبوو چاوەڕێ بە شەو بارودۆخەکە بسوڕێ و خوای گەورە دەرگای ڕەحمەتت لێ بکاتەوە دڵنیا بە زاڵم لە ناو دەچێ عافواتێک دەدرێ تۆ لەو بەرپەتی سێدارەیە لەو دی و شیشی زیندانە تاریکەکانەوە خوای گەورە ڕزگارت دەکا ئەو ساڵی ڕابردوو 2024 لە کۆتاییەکەیدا بەڕێزان بە هەزارەها زیندانی کە ناومێد بوون لە ژیان تەنها خوای پەروەردگار و بارودۆخەکانی گۆڕی ڕزگاری کردن لە عەقڵی هیچ بەشەرێکان نەبوو ئەوە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمە ئەو هەموو زیندانەی سیدنا و ئەوانەی تر بشکێ لەو ژوورە تاریک و ژێر زەمینە تاریکانەوە خەڵک بهێنرێ و بە ڕۆژی ڕووناکی ئازادی شاد بکرێتەوە کەواتە تۆش ئەگەر لە زیندانی ژیاندا بووی بە ڕۆژ خەمت هەبوو وامەزانە شەو بەردەوام دەبێت لەوە چێت لە ئێوالیدا بارودۆخ بگۆڕێ ئەگەر بە شەو خەمت هەبوو بەویستی خوای گەورە لە ڕۆژە بارودۆخێک دێتە پێشەوە کە زاڵمێک لە ناو دەچێ کە دەرگای ڕەحمەتی خوال لەسەر دەکرێتەوە هەرگیز ناومێد مەبە ڕەشبین مەبە ئەی مەزلوم دڵنیا بە زاڵم لە ناو دەچێ ئەی دڵ شکێنراو دڵ شکێنەکەت دڵی دەشکێ ئەی ماف خوراو ڕۆژگارێک دێتە پێشەوە ئەو کەسەی ستەمی لێ کردووی مافی خواردووی وەڵڵی خۆزگەت پێدەخوازێ تۆ بە ڕۆژی ئازادی خۆت و سربەستی خۆت دەگەی نزیکە دڵی بەرامبەر نەرم بێ و بە دڵخوازەکەت بگەی ناومێد مەبە نزیکە دەرمانی دەردەکەت بدۆزرێتەوە ئەی نەخۆش قەت ناومێد مەبە ئەمڕۆ دەرمانی نەخۆشیەکەت نییە ڕۆژ بە ڕۆژ زانستی پزیشکی پێش دەکەوێ گەشبین بە كل يوم هو في شأن پەروەردگار هەموو سات و کاتێک لە گۆڕانکاریدایە و کاروباری بەندەکانی ڕایی دەکا دەرمانی نەخۆشیەکەت نزیکە بدۆزرێتەوە نزیکە ئەو دکتۆرەی دەستت پێی ناگا خۆی بێتە بەردەمت نزیکە کێشەکەت حەل ببێ و ئەو گرفتارەی کەوا دەزانی قەت چارەسەر نابێ خوای گەورە زۆر بە ئاسانی بۆت چارەسەرکە کەواتە ئەم وتارەش دیاری خوای پەروەردگارە بۆ تۆ لە پرۆگرامی کلیلەوە ئینشاءڵڵا ئەم بەرنامەیەش دیارێکی خوای پەروەردگارە بۆ من بۆ تۆ لەژێر تیشکی ئاەتەکانی قورئاندا پێمان دەڵێ بێکار دامەنیشە هەوڵ بدە دوای تەواوی هەوڵ و ماندووبوونی خۆت کارەکەت وەکو پێویست نهاتە پێش ڕەشبین مەبە ناومێد مەبە لە تنگانەدا هەرگیز چاویلکەیەکی ڕەشبانە هاتە سەر چاوت دنیا بە ڕووناکی و بەگەشی ببینە دڵت خۆش بێ بە وعدی خوای پەروەردگار كل يوم هو في شأن بەڵام تۆش يسأله من في السماوات والأرض لەگەڵ هەموو دروستکراوەکانی ئاسمانەکان و زەویدا داوای ڕەحمەتی خوای پەروەردگار بکە و هەمومان داواکارین لە خوای پەروەردگار کە دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە ئینسانێکی چالاک بین ئینسانێکی بە هەڵوێست بین ئینسانێک بین بە دووی فەزلی خوای پەروەردگارە بگەڕین لەسەر ئەو سونەنە کەونەی کە خوای گەورە دایناوە لا نەدەین با حاڵی خۆمان و منداڵەکانمان چاکەین شەو پشووی تەواو بدەین ڕۆژ بە هەوڵ و هیممەتەوە خەریکی کاری جوان بین کارەکانیش بسپێرین بەخوا خوا هەرگیز کەس ناومێد ناکە تاڵقەیەکی تر لە پرۆگرامی کلیل پێتان شاد دەبینەوە بە پەروەردگاری جیهانیانتان دەسپێرم
والسلام عليكم ورحمة الله وبركاته.